84 خاڵ ئەمە پشکنینی بۆ دەکەین لە هەر ئۆتۆمۆبیلێک هەر کەم و کوڕیەکێبی بە خاوەنەکەی دەڵێم چی چاچ بکاتەوە بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتوچۆ نەبێتن و تووشی مەشاکل نێ. زۆر سوپاسی ئەو شوفێرانە دەکەم هەل دەشان هەیە بە دڵفرەوانیوە دەڵێن سوپاسی ئێوە دەکەن ئەگەر کۆمپانیا PVI نەبێ وایە ئێمە نەوان دەزانی ئەو شکست و ئەو خەلەلانە چین. فحسی تون و تۆڵی بۆ ساڵێکە یعنی لەو ڕۆژێک کە سیارەکە فەحسەکەی بۆ ساڵێک مەجالت هەیە تۆ ئەو سیارەیە لێ بخوری لە ضمنی موافقەتی شەریکەکە. بەڕامەی ترافیک ئەم جارە باس لە هەوڵەکانی کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ لەلایەن وەزارەتی ناوخۆ دەکات لە ڕێگەی بەڕێوەبەراتیەکانی پۆلیسی هاتوچۆ و لە بەشەکانی پشکنین هەزە کە تایبەتە بە مەرجی تونند و تۆڵی ئۆتۆمبیل زۆر جاریش نەبوونی و مەرجانە بە هۆکاری بەشێک لە ڕووداوەکانی هاتوچۆ دادەنرێت. ئیدی ترافیک بە شێوەیەکی مەیدانی بەدەداچوون بۆ مەرجەکانی تونند و تۆڵی ئۆتۆمبیلەکان دەکات کە سەردانیەوە بەشە دەکەن. لێرە سیستمێکی پێشکەوتوو هەیە بۆ پشکنینی تونند و تۆڵی ئۆتۆمبیل. دەمانەوێت کاریگەری و پشکنینە بۆ شۆفێران و کاریگەری لەسەر مەترسی ڕووداوەکان بخەینە ڕوو بۆ پاراستنی سەلامەتی شۆفێر و سەرنشینەکان. بەڕێوەبەری ئیداری بەشەکانی پشکنین باسی چۆنێتی بەڕێوەبردنی ئەو سیستمە و کاراسانی بۆ شۆفێران دەکات چونکە زۆر جار باز لە جنجاڵی و کەم و کوڕی دەکرێت. لە هەموو بنکەکان کامێرەی چاودێریمان هەیە هەر بنکەیەک تقریبا نزیکەی 50 هەتا 6 کامێرەمان دانایە بەیانیان سعات 8 چارێج بێ کارمەندەکانمان لێرە حازرن و برادرانی سکیوریتی سعات 8 ئۆتۆمۆبیلەکان داخل دەکەن بۆ ئەوەی برادرانی هاتوچۆ دەست بەکار بن پشکنینی خۆیان بکەن. دوای ئەوەی کە برادرانی هاتوچۆ پشکنینەکەیان تەواو دەبی دەست بەجێ ئەو هاوڵاتیانە ڕوو لە کابینەکانی مە دەکەن و لە قاعەکانی مە پشکنینی تونند و تۆڵی ئۆتۆمۆبیلەکانیان بۆ دەکرێت. ئەو هەنگاوانی کە لێرە دەست پێ دەکاتن ئەوەل جاری پشکنیان بۆ دەکەن سەلامەتی هاوڵاتەکان دەپارێزین ئەو کەم و کوڕیانی کە هەیە پێیان دەڵێن چاچ بکەنەوە کە چاچیان کردەوە سەردانمان دەکەنەوە جاری دووەم دووبارە پشکنینیان بۆ دەکرێتن بەڕێیان دەکەین. ئێمە بۆ کار ئاسانی لێرە لە شاری هەولێر سێ بنکەمان هەیە بنکەی 32 پارکە ئەوەی ئێستا لێرە ڕاوەستاین بنکەیشمان هەیە لە ڕێگای گوێر بنکەی یەک پێ دەڵێن و بنکەیشمان لە ڕێگای کەس دەزانە. هێرەیەکێکە لەو شوێنانەی کە پشکنینی ساڵانە و بەردەوامی ئۆتۆمبیلی تازە تۆمارکراوی تێدا ئەنجام دەدرێت لەو شوێنە نزیکەی 81 جۆر پشکنین ئەنجام دەدرێت بۆ دڵنیابوون لە سەلامەتی و مەرجی تونند و تۆڵی ئۆتۆمبیل. ئەو سیارانەی کە دێن سەردانی مەدەکەن ئەگەر ملاحەزەتان کردوی ئەو کەم و کوڕیانی کە ئەمە لەو ئۆتۆمۆبیلانە دەیگرین ئێمە بۆ خودی شۆفێرەکەیە کە زۆر شتێ ئەو نایزانێ ئەی بۆ عارەکەی سیارەکەی چییە بەس ئێمە هەموو شتەکانی بۆ فەزداک هەتا تقریبا 84 خاڵ ئەمە پشکنینی بۆ دەکەین
لە هەر ئۆتۆمۆبیلێک هەر کەم و کوڕیەکێبی بە خاوەنەکەی دەڵێم چی چاچ بکاتەوە بۆ ئەوەی تووشی ڕووداوی هاتووسۆ نەبێتن و تووشی مەشاکل نێ. ئێمە لە پشکنینەکانمان 84 خاڵمان هەیە لەو 84 خاڵی نزیکەی 40 خاڵی سوورە ئەوە هیچ مەجای تێدانێ ناتوانین هیچ هاوکاریان بکەین بەس هەندێک شتکە هەیە دەتوانین کار ئاسانیان لۆ بکەین و شتی سەهل هەیە دەتوانین بەس ئەوەی کە خەتەرەتی لەسەر ژیانی هاوڵاتێکە و ژیانی ئۆتۆمۆبیلەکە لەسەر سەر ماڵی ئۆتۆمۆبیلەکە دەپارێزین. لە جیهانی ئەمڕۆماندا سەلامەتی هاتوچۆی هاوڵاتیان و دڵنیابوونیان لە هۆیەکانی گواستنەوە بۆتە بەشێک لە پێداویستی هەرە گرنگەکانی ئەو سەردەمە. هەر بۆ ێشدا جیهان وڵاتان هەر چەند گرنگی بە سیستمی سیاسی و پێگەی کۆمەڵایەتی دەدەن ئەوەندەش گرنگی بە ڕێوشوێنی یاسای و دابینکردنی سەلامەتی هاتوچۆی هاوڵاتیان لە ناو شارەکان و ڕێگا سەرەکیەکانی دەرەوە دەدەن. ئەندازیار سیروان باس لەو پشکنینانە دەکات و تیشک دەخاتە سەر گرنگیە و تەکنەلۆژیایە و ترسی خەڵک لاگەری هاتنیان لە کاتێک ئەو کارە بۆ پاراستنی سەلامەتی هاوڵاتیان و شۆفێرانە. پێشەوەی بەحسی تونندوتۆڵی بکەم تەسیری چییە لەسەر کەمکردنەوەی حەوادسی سیارات حەزەکەم ئەوە بزانین کە بە سۆرەیەکی عام حەوادسی سیارات سێ سەبەبی هەیە. سەبەبی ڕئیسیەکەی سایقەکەیە وتأهيلي سائقەکەیە بۆ سیاقەت، سەبەبی دووەم ڕێگاکەیە، سەبەبی سێم سیارەکەیە. ئێمە کە بەحسی ئێستا توندوتۆڵیەکەین یین بۆ سەبەبی سێم، چونکە سەبەبی سێم سیارەیەک ئەگەر توندوتۆڵیەکەی کافی نەبێ حتمەن احتیمالی حەوادسی زۆر بێ. ئەم ممارەسەیە ئەکرێ بە شکلێکی زۆر باش و ئێمە لە هەرێمی کوردستان دەمێکە دەستمان پێکردووە بەو شتە لە 2009 تا ئێستا و زۆر پێشکەوتووە و تەئسیرێکی زۆری هەبووە لەسەر سەلامەتی خەڵق، چونکە زۆر حەوادس جاران ئەمان بینی لەسەر جادە ئێستا ئەوانە نایان بینین، ماعەدا ئەوەی کە مەسئلەی ژینگە و تەئسیری سیارە لەسەر ژینگە. سیارە تەئسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر ژینگە، بۆ ئەمەیە لە فەحسی توندوتۆڵی ئێمە فەحسی ئەوەشەکەین کە سیارەکان دووکەڵەکانیان زەرانمەند نەبن لەسەر هاوڵاتی، بۆ ئەمەیە فەحسی ژینگەش ئەەکەین لەگەڵ توندوتۆڵی احتیادیەک. بۆ ئەمەیە ضروریەتی توندوتۆڵی شتێکی بەدیهیە و لە هەموو وڵاتانی عالەم ئەم ممارەسەیە ئەکرێ بە شکلێکی زۆر باش و ئێمە لە هەرێمی کوردستان دەمێکە دەستمان پێکردووە بەو شتە لە 2009 تا ئێستا و زۆر پێشکەوتووە و تەئسیرێکی زۆری هەبووە لەسەر سەلامەتی خەڵق، چونکە زۆر حەوادس جاران ئەمان بینی لەسەر جادە ئێستا ئەوانە نایان بینین، ماعەدا ئەوەی کە مەسئلەی ژینگە و تەئسیری سیارە لەسەر ژینگە. سیارە تەئسیرێکی زۆر گەورەی هەیە لەسەر ژینگە، بۆ ئەمەیە لە فەحسی توندوتۆڵی ئێمە فەحسی ئەوەشەکەین کە سیارەکان دووکەڵەکانیان زەرانمەند نەبن لەسەر هاوڵاتی، بۆ ئەمەیە فەحسی ژینگەش ئەەکەین لەگەڵ توندوتۆڵی احتیادیەک. زۆر جار ئێمە سیارە بینین لەسەر جادە مەرجی توندوتۆڵی لەسەر نییە. ئەمەش سەبەبەکەی دوو سەبەبە، یەکێکیان کە بەعزی یان مەجموعەیەکی زۆر لە سیارەکان نایەن بۆ پشکنینی PVI. ئەمە سەبەبێکی زۆر مهمە، چونکە لە هەرێمی کوردستان تقریباً 2 ملیۆن سیارە ئێستا تەسجیل کراوە، بەڵام لە ئیحسائیاتی ئێمە پیشانەیە کە 300,000 سیارەیە بۆ فەحسی توندوتۆڵی. ئەمە یەکێکە لە خەلەلەکان. خەلەلی تر فترەی فەحسی توندوتۆڵی بۆ ساڵێکە، یعنی لەو ڕۆژێک کە سیارەکە فەحسەکەی بۆ ساڵێک مەجالت هەیە تۆ ئەو سیارەیە لێ بخوری لە ضمنی موافقەتی شەریکەکە بۆ توندوتۆڵی سیارەکە. ئینجا لەو ساڵە احتیمالی هەیە سیارەکەت تووشی زۆر مەشاکلی تر بێ، کە میسال
لایتێکی بسووتێ لایتێکی بشکێ تایەکەی بسوێ تایەکەی بتەقێ لەم فترەیە بۆ ئەمەیە ئەمە لە حەقیقەتە ئەمەت ناکە نەجاتت نایە لە محاسبەی خۆت مفروزە تۆ محاسبەی خۆت بکەی کە سیارەکە نقصانی تیابێ مفروزە یەکسەر سیارەکەت چاکەی تا سیارەکەت ئەمین بێ بۆ لێخوڕین لەسەر جادە ئێمە لە حەقیقەتە بەعزی ملاحەزاتمان هەیە شەوان کە دەرەچین زۆر جار تەماشای سیارەکەین لەسەر جادە لایەتی پشتەوەی نییە لایەتی پێشەوەی نییە و مەرجەکانی تونند و تۆڵی تەواو نییە لەو سیارەیە لە حەقیقەتە ئەمە مەفروزە مەفارزی مرور زۆر ئەهەمیەت بدەن بۆ ئەو مۆزوعە و محاسبەی ئەو نەوعە سیارانە بکەن کە داوایان لێ بکەن بچن بۆ فەحس و سیارەکانیان چاکەن یان منعیان کەن هەر لە لێخوڕینی سیارەکانیان لەسەر جادەکە. هەرێمی کوردستانیشی کە لەو کۆمەلگا تازە پێگەشتوانەی کە دەیەوێت بێبەش نەبێت لە دابینکردنی و خزمەتگوزاری و پێشکەوتنەی سیستمی هاتوچۆ بۆ پاراستنی هاوڵاتیان کۆمەڵگەیەکی سەلامەت لە ڕووی هاتوچۆ. تارق زیاد کە ماوەی چەند ساڵە وەک تەکنیکارێک لەم بنکانەی پشکنین کار دەکات ئەو پشکنینانە دەخاتە ڕوو لەگەڵ گرنگی و مەترسی لاگەری سەلامەتی یان نەبوونی تند و تۆڵی. ئەو بەڕێزە دێ هەندێک پشکنینی ژێردا پێشەرمان لۆ دەکات یەک لەوانە پشکنینی ئاستی ڕوونی بە زوێنەرمان لۆ دەکات. زۆربەی زۆر ئەو ئۆتۆمبیلانەی کە سەردانمان دەکەن زۆربەی زۆری ڕوونێکی کەمی تێدایە کە ئەو ڕێژەی کە شەریکە بۆی داناوە کەمترە ئەلەو حالەتەی دەبێ ئێمە شوفێری ئاگادارکەینەوە ئاستی ڕوونی چەندە تاوەکو لە کاتی پشکنینە و پشکنینی بزوێنەرەکە تووشی شکست و شتێک نەبێ لۆ شفێرش باشە بۆ پشکنینی ئێمەش باشە. ئەو کەسانێک کە سەردانی کۆمپانیای PVI دەکات با بزانن ئامانجی ئێمە تەنها بۆ سەلامەتی ئێوەی بەڕێزە. ئەو کەسانی کە دێن پێشە هەموو شتێک متمانەی بەکارەکانی ئێمە بێن. زۆر جارانە هاوڵاتی دێ کە ئەمە شکستە و خەلەلێکی بۆ دەنووسین دڵگران دەبیتن. کاکەجان خۆی وان نییە تەنها مەبەستمان سەلامەتی ئێوەی و بەڕێزە و دەور و بەرتانە. دەبینی شوفێر کە بەیانیان لە خەوەڵەستێت پێویستە خۆی پشکێنەری خۆی بێتن وەکو هەڵدانەوەی بۆنیت و فاسیتایەکان بکات بزانێت ئاوی تێدای ڕادێتەکان یانە ئەو دەبانێکە بۆ ئەو شوێنانێ بۆ دانراوە کە پێویستە ڕۆژانەی سەیری بکرێتن ئەوە دەبێت بە جوانی بەڕێکی بیکە. ئێمە کە وەکو کۆمپانیا ئێمە برگەمان هەیە برگەی سوورمان هەیە سپیمان هەیە 81 پشکنین بۆ هەر ئۆتۆمبیلێک دەکرێت 81 پشکنین بۆ هەر ئۆتۆمبیلێک دەکرێت 43 تاکو 45 برگەی سوورە دەبێت پابەندی شفێر بۆ چاکردنی پابەند بێت شفێر بۆ چاکردنی. ئەگەر هاتوو لەوانەیە یەکە بینەر بێ دەمان بینی دەڵێ ئایا چ شتێک گرینگە لە ئۆتۆمبیل من لێیان دەپرسمەوە ئێوە پێم بڵێن چ شتێک گرنگ نییە لە ئۆتۆمبیل تەنها گرنگی ئێوە تەنها دەزانێ ئۆتۆمبیلەکەمان تەقەی تێدانیا ڕقەی تێدانیا کە دێتەوە پشکنین ئێمە پشکنینی بۆ دەکەین سەیری دەکەین کۆمەڵە شتێکی بۆ دیار دەکەوێت پێویستە ئەو برا شوفێرە دڵگران نەبی کە لە ڕێنمایەکانی ئێمە هەر شتێک بۆی دەنووسین ئێمە بە ئەمانەتەوە بۆی دەنووسین هیچ کەم و کوڕی تێدا نییە وە پابەندە چاچکە. ئەو ئۆتۆمبیلانێکە سەردانی کۆمپانیای دەکەن بۆ تند و تۆڵی ئێمە 83 خاڵ پشکنینی بۆ دەکەین. ئەو برگانێکە سوورە کە مەترسی هەیە لەسەر ژیانی هاوڵاتی دەبی ئێمە
پابندە چاچی کاتەوە ئێمە کا ئەو پشکنینانێ ژێر داپۆشەری دەکەین زۆربەی زۆری ئۆتۆمبیلەکان بەداخەوە پاتریان نەبەستراوە ئەگەر هاتو پاتری نەبەسترێتن بە خۆمان دەزانین زۆربەی زۆری ئەو ئازیلیان نییە یان ئەو بەرگەیان نییە یان ئەو غلافەیان نییە تەنها پلێتە ساردوو گەرمی ئەو پاتری بەو پلێتی دەکەوێت دەبێتە هۆی تەقینی پاتریەکەی یان هۆی شکستی جۆرا و جۆری دی. سلااو بەڕێزان ئەو شفێرە بەڕێزا هەتووە بۆ پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل جارەیەکەمی وا دەرکەوت کە دووکەڵی شینی هەبوو دیار بوو بزوێنەرەکەی عیبی هەبوو بەڵام لە جاری دووەم کە چاچی کردووە چولتە لای وەستا وا دەرکەوتەوە ناو ساڵنسەکەی سیمیان تێکردووە سیمی قاپانیان تێکردووە ئەلاساس ئەوە دەردەچێت لە پیVI ئێمە وەکو کۆمپانیای زۆر جاریان ئەو شتانە دەکرێت ئەزمموی زۆرمان هەیە ئەو کەسانەی کە ئەو جۆرە کارانە دەکەن ئەمە زۆر کۆنا بەڕاستی ئەوە جێگای هیچ قبول نییە لەگەڵ ڕێزماندا کۆمپانیای PVI بۆ پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل پێشوازی لەو ئۆتۆمبیلێ دەکەین کە وەکو گوتم 83 خاڵ پشکنینی بۆ دەکەین و دەبینە سەر ئامێری بەرزکەرەوەی کە سەرجەک یەک لەو ئەو شتانی کە لە ئێمە دیارە تایەکانە ئەگەر هاتوو لەو تایانەی هەر خەلەلەک و شکستەکی هەبی ئایا تایە خورابی پرۆفیلەکەی تەواو نەبێت یاخود تەقیوە یان دڕاوە کەتان یان سینی دیارە ینی داوەکەی دیارە ئەوە مەرفوزە لای مەکرۆزە نابی بە هیچ شێوەیەک دەرناچیتن ئەوە بە دەرنەچوو هەژمار دەکرێت. سەیری لاستیکەکانی سەردەبڵی وکەین فەرمووکە بزانە سەیریکە بۆشایەکی زۆر زۆری هەیە زۆربەی زۆری ئۆتۆمبیلەکان زۆری خایز بووە ئەوە چیرێ دەکاتن لێی دەداتن و لەوانەیە لە ژۆرێک گەپ بکە کەپسەکەی بەریدا کە شەریکە بۆی داناوە سەیری ئەو بڕغیانەی دەکەین ئێمە زۆربەی زۆری ئۆتۆمبیل زۆریان دێن ئەو بڕغیانە نەبەسترایە فەرموو چار بڕغیە لەوانەیە حالەت هەبووە بۆ نمونە دوو بڕغی بەستراوە دوی تر نەبەستراوە ئایا دەبێتن ئەو ئۆتۆمبیلە چوار بڕغی هەبیان چوار ساموڵەبی دوی بەسترێتن یان دوی نەبەسترێتن ئەوە مەحاڵە بە هیچ شێوەیەک نابێت. ئەو کەسانێک کە سەردانمان دەکەن پێشە هەموو شتێک دەبێت متمانەی سەتاسەتی بە ئێمە بێ هەر خەلەلک و شکستەچی هەبێت ئێمە بۆی دەنووسین ئەوە لە بڕگە سوورەکان ئەوە دەرناچێت دەبێت چاچیکە. کێشەی دیمان هەیە ئێمە زۆرش بەداخەوە دەیڵێم کە پەیدا بووە ئەوی کێشەی غازی LPGە. زۆربەی زۆری ئۆتۆمبیلەکان دێن سەردانمان دەکەن لێچوونی غازی LPG هەیە. LPG ئەو غازەیە کە دەبەسترێت. بەداخەوە هەندێکیان بە زانستی نایبەستن و هەندێکی تریان لێچوونی هەیە ئەو براشفێرە پێویستە خۆی بزانێت کە بۆنی غازی بۆ دێ LPG بچی سەردانی سێرڤیزەکان بکات چاچ کاتەوە. سەیری ڕیالەکسل فەحز دەکەین تەکەری دواوە بابزانین نەتیجەکە چۆنە. 1500 نیوتن فەرموو سفری دامانەوێت زۆر تەواوە مەزبوطە هیچ کێشەی نیە ئێستا پارکینگ برێک هاند برێکەکەی فەحز دەکەین بزانین چۆنە و چۆن نییە. ئەویش باشە دیسان بە سەوزیدا بە سوورینەدا ئەو ئۆتۆمبیلە ستاپی پێشەوە و دواوە و خوار ڕۆیشتنی تەواوە هیچ کێشەی نییە دەتوانی ئەوە شیاوە بۆ وەی کە بە دەرچوو حسابی بکەین یان هەژباری بکەین. سڵاو بەڕێزان ئەو شفێرە بە ڕێزە هاتووە بۆ پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل وا دەرکەوتووە ئەو سەمونەی لای ڕۆت نەبەستراوە بە هیچ شێوەیەک سەیریکان
تێبینی ئەو ئۆتۆمبیلە مۆدێل 2021 ئەگەر خوانە خواستە سەردانی کۆمپانیای PVI دەکردباوە ئایا ئەو ئۆتۆمبیلە چی کارە ساتێک بە دواوە دەبوو. هیوادارم ئەو کەسانەی کە سەردانمان دەکەن متمانەی تەواویان هەبێ بە کارەکانی ئێمە. ئەو ئۆتۆمبیلە تەکەری دواوەی بۆ فەحز دەکرێت ستاپەکەی برێکەکەی و لە هەمان شێوە هەمان ئامێر هەان برێکەکەمان لە بۆ پشکنینمان بۆ دەکات ئایا ئەو دەردەچێت یاخود دەرناچێت ئەو ئامێرە خۆی بە دیاری دەکاتن. ئێستا بۆ نمونە ئەو ئۆتۆمبیلە دەردەچێت هیچ کێشەی نییە. ئەو شفێرە بەڕێزە هاتووە بۆ پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل و دیارکەوتووە ئەو ئۆتۆمبیلە لێچوونی بنزینی هەیە لە تانچەکەی. ئەگەر تێبینی یان سەیریکەی ئەم دارە بە پانی و دیارکەوتووە چوتە ناو خودی تانچێکە کەواتە چی لێ کردووە هەڵی زڕاندووە. هیوادارین ئەو کەسانێک کە سەردانمان دەکەن متمانەی تەواویان هەبێ کە کۆمپانیای PVI بۆ پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل ئامانجمان تەنها سەلامەتی ئێوەی بەڕێزە. تێبینی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە کە دێن بە تایبەتی ئەو ئۆتۆمبیلە مۆدێلی 2021. ئەو ئۆتۆمبیلە بۆ پشکنین هات ئەوە نەتیجەی نهایی چیە لە ژمارە 35 کە سەرە دەبڵە کە لەوێ پشکنینمان بۆ کرد ئەوە دەرنەچوو ئەوە هەژمار ناکرێ بە دەرچوون پابەندە دەبێت چاچیکە. 35 ئەوە بۆی دادراوە لاستێکی سەرە دەبڵەکان فەرم و بە سووری بۆ نیشان کراوە. لە کۆتایی بەرنامەی ترافیک دوای بەدەداچوون بۆ گرنگی پشکنینی ئۆتۆمبیل و کێشە و گرفتەکان ئەوە دەخاتە ڕوو. ئامانج لەو بەدەداچوونە بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەتە لە ڕووی هاتوچۆ و نێژنی و جەنگی سەرشەقامە کە بەردەوام هەڕەشە لەسەر گیان و سەلامەتی شۆفێر و پیادەڕەوە. بۆ ئەوەی ژینگەیەکی تەندروست و سەلامەتی هاتوچۆ بەدەست بهێنین پێویستە پابەند بین بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ بۆ ئەوەی نەبین بە قوربانی هۆکارەکانی گواستەوە و هەوڵدەین سوود لەلایەنە باشەکەی وەربگرین و بە دوور بین لە خراپ بەکارهێنانیان.